بەردەوامی هەمان سیاسەتە پاش ئەو کارەساتە. دەسەڵاتی باشوور لە جێگەیەوەی لە ئەنجامی ئەو شکستەوێ نەبێت دەرسی لێ وەربگرێت ئەم خەسارە قەرەبوو بکات هەرە ڕێگەیە گرتووە کە بۆ پارچە پارچەبوونی کوردستان و لاوازکردنی یەکریزی نیشتمانی دەبات. سیاسەتی دانەبڕین لە یەکێتی و گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی و هێزە سیاسیەکانی تر بەردەوام بووە. سیاسەتی تەسکیبینین و تایفەپەرستی خۆی نیشانداوە. سیاسەتی ئابووری و کۆنتڕۆڵکردنی سامان و دەسەڵاتی نیشتمانی بە شێوەیەکی تایفەیی بەردەوامە. بڕوانە بۆ مانگرتنە درێژخانەی حیزبەکان لە پەرلەمان، بەو هەڕەشەکردنە بەردەوام لە دیجیتال میدیا و دەنگە ئازادەکان، بەو هەوڵە بێوچانەی کۆنتڕۆڵکردنی ئابووری و سامانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی یەکلایەنە، بەو دەستێوەردانە بەردەوامی لە کاروباری یەکێتی و لایەنە سیاسیەکانی تر. ئەمانە هەموو دەری دەخەن کە دەرسی هیچ لە کەرکووک وەرنەگیراوە، بەڵکو هەرە ڕێگە و ڕێبازە بەردەوامەکە بۆ کارەسات دەبات. سەیری زۆربەی ئەو لایەنانەی کە هەر لە سەرەتاوە دژی سیاسەتی یەکلایەنە و ڕیفراندۆمی کۆڵەبوون لەو لایەنانەی کە ئاگاداریان دەکردەوە لەوەی کە کاتی ئەم هەنگاوانە گونجاو نییە و دەبێتە هۆی کارەسات، ئەوان ڕاستیان دەرکەوت. بەڵام دەسەڵاتداران گوێیان نەگرت و ئێستاش هەوڵدەدەن بەرپرسیارەتی باستۆی ئەم لایەنانەش بدەن. ئەمە دادپەروەری نییە، ئەمە مێژوو بە ناڕاستگێڕانەوەیە. گەلی کورد ئێستا لە خۆی دەپرسێت ئەگەر پاش کەرکووک پاش ئەو خەسارە گەورەیە پاش ئەو شەرمەزاریەنەتەوەییە هیچ گۆڕانکاری ڕوونەدا ئەیکێ گۆڕانکاری دێت. ئەگەر کەرکووک نەیتوانی بخاتە سەر مێزی پرسیارە و سیاسەتە شکست خواردووانە ئەی چی دەتوانێت؟ ئەگەر خوێنی هەزاران شەهید نەیتوانی دەسەڵات بهێنێتە سەر ڕێگای ڕاست ئەی چی دەتوانێت؟ ئەمڕۆ لە 8مین ساڵ ڕۆژی ئەم کارەساتە مێژوویەدا دەبێت بە دەنگێکی بەرز و ڕوون داوای لێپرسینەوە بکەین. دەبێت بە ئارامی بەڵام بە ئیسرارەوە بپرسین چیتان کرد بۆ گەڕاندنەوەی کەرکووک و هەموو کوردستان؟ چیتان کرد بۆ یەکخستنەوەی ڕیزەکان؟ چیتان کرد بۆ گۆڕینی ئەو سیاسەتەی کە بۆ کارەسات دەبات؟ ئایا پەشیمانن لەو ڕێگەیە گرتوویەتی یا هەر بەردەوامن؟ ماڵباتی شەهیدان ئەو دایک و باوکانەی کە منداڵەکانیان بۆ کوردستان قوربانیدان مافیان ئەم پرسیارانە بکەن. ئەو پێشمەرگانەی کە بە دڵسۆزی جەنگان و لە ساتی دواییدا گوتران بگەڕێنەوە مافیانە وەڵام بزانن. ئەو گەنجانەی کە بە شانازیەوە دەنگی بەڵێیاندا بە ڕیفراندۆم بەڵام بینیان چۆن بە سوودی سیاسی بەکارهێنرا مافیانە لێپرسینەوە بکەن. خەڵکی کەرکووک کە ئاوارە بوون و هێشتا لە دەستگیری و زۆرداریدان مافیانە بزانن کێ بەرپرسیارە و چ کارێک بۆیان دەکرێت. کوردستان شایانی ڕابەرایەتیە کە لە هەڵەکاندا فێر بێت، شایانی دەسەڵاتێکە کە وێڕای هەموو ناکۆکیەکی سیاسی بەرژەوەندی نیشتمان لە پێش بەرژەوەندی تایفۆ کەسدا بنێت. شایانی سیاسەتێکە کە لێپرسینەوەک ڕێگەی پێشکەوتن تەماشا بکات، نەوەک هەڕەشەی دەسەڵات. ئەم نیشتمانە کە بە خوێنینەوەکان ئاوی دراوە شایانی ئەوە نییە کە بکرێتە مەیدانی ڕکابەری تایفەی و بەرژەوەندی تەسی. ئەو لایەنەی کە بەرپرسیارەتی سەرەکی ئەم کارەساتە لاستۆیەتی دەبێت بزانێت کە دیموکراسی و دەسەڵات تەنها لە ڕێگەی هەڵبژاردن و دەنگدانەوە نایێت، بەڵکو لە ڕێگەی لێپرسینەوە و دادپەروەری و گۆڕانکاری بەردەوامەوە دێت. دەبێت بزانێت کە باوەڕی گەل بە دەسەڵات لە ڕێگەی ڕاستگۆیی و قەرەبووکردنەوەی خەساران دێتە ئاراوە، نەک بە ڕێگەی پرۆپاگەندە و هەوڵی شاردنەوەی ڕاستیەکان. 16 ئۆکتۆبەر تەنها ڕۆژێکی خەمۆکی نییە، بەڵکو وانەیەکی مێژوویە کە دەڵێت کاتێک دەسەڵات لە گەل و بەرپرسیارەتی دوور دەکەوێتەوە، کاتێک بڕیارە گەورەکان بە دوور لە ڕاوێژ و کۆنسنسوسی نیشتمانی دەدرێن، کاتێک بەرژەوەندی تایفە لە پێش بەرژەوەندی نیشتماندا دەنرێت، ئەو کات کارەسات قەریب دەبێتەوە. ئەمڕۆ با دەنگمان بەرز بکەینەوە بۆ داواکردنی ڕاستگۆیی و دادپەروەری، با داوا لە دەسەڵاتداران بکەین کە ئەم خەسارە قەرەبوو بکەن، وەڵامی گەل بدەنەوە، دڵنەوایی لە ماڵباتی شەهیدان بکەن، ڕێگە و ڕێبازی سیاسی بگۆڕن، با داوا بکەین لێپرسینەوە لە بڕیاردەران بکرێت، ئەوانەی کە بەرپرسیاری ئەم کارەساتن لە پۆستەکانی خۆیان لا بدرێت، سیاسەتی دانەبڕین و تایفەگەری بەتاڵ بکرێت. کەرکووک نەتەنها شارێکە، کەرکووک نیشانەی عیززەت و سەربەرزینەتەوەیەکە. تا کاتێک کەرکووک لە دەستی بێدادان و زاڵمانە تا ئەو کاتە کوردستان تەواو نەبووە، تا کاتێک بڕیاردەرانی 16 ئۆکتۆبەر لێپرسینەوەیان لێ نەکراوە، تا ئەو کاتە دادپەروەری جێبەجێ نەکراوە، تا کاتێک ڕێگە و ڕێبازی سیاسی نەگۆڕاوە، تا ئەو کاتە مەترسی دووبارەبوونەوەی کارەسات هەیە. با یادی شەهیدان لە دڵماندا بمێنێتەوە، با ئازاری کەرکووکی بریندارکرا و پاڵنەرمان بێت بۆ بەردەوامی لە داواکردنی مافەکانمان، با ئەم ڕۆژە هەمیشە یادەوەریەکمان بێت کە خیانەت هەرگیز فەرامۆش ناکرێت و دادپەروەری هەرچەند درەنگ بێت دێت. مێژوو دادگایە، گەل شایەدە، نەوەی داهاتوو بڕیاردەرە، کەرکووک و هەموو ناوچە دابڕاوەکان دەگەڕێنەوە، بەڵام ئەم جارە بە یەکڕێزی، بە ئیرادەی پتە و بە ڕابەرایەتیەکی شایستە، ئەو ڕۆژە دێت بە دڵنیاییەوە.